شەویستان سڵاوتان لێبێ من ئەمڕۆ لە نێو کارگەی کەلتوریم کە لێرە چەندین بەشی هوەری جیاواز لە خۆگرێ کار بەشیان ئامانجێکی تایبەتی هەیە و ئەتوانێت کاری خۆی بکات لە نێو ئەم بەشانەیە ئەتوانین بڵین ستۆدیۆیەک هەیە کە کاری سیرامیکی تیاکرێ کە لەم ستۆدیۆیە ئەو کارە ناوازانەی تیاکرێ کە چەندین ماتریاڵی کوالەتی باشی تیا بەکار هاتووە وەلامان کاتیشا چەندین خول ئەکرێتەوە بۆ کۆمەڵێ لەو خوێندکارانە یاخود ئەو کەسانی ئارەزومەندن لێرە بتوانن فێری کاری سیرامیک بن بەڵام خولەکانی جیاوازە بە پێی تەمەنەکان گۆڕانکاری بەسەرایەت کەواتە ئەو کەسانی کە ئەیانوێت سوودمەند بن جاچی خوێنکار بن بیانوێ جارێکی تر کۆمەڵی زانیاری وەربگرن لە نێوم ستۆدیۆیە توانراوە کاری زۆر ناوازە بکرێت بۆیە منیش پێم خۆش بوو ئەمڕۆ لێرە توانین هەم لەسەر دامەزراندنی ستۆدیۆکە هەم لەوەی کارەکانی ئێرە چۆن بەڕێواچێ و ئەو کەسانشی کە لێرە خول وەرەگرن ئایا سوودمەند دەبن یاخودنا لەگەڵما بن. بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەرگرین لەسەر ئەم ستۆدیۆیە کە سیرامیکی تیا دروست دەکەن ئێستا بەڕێز مامۆستا نزار هادیمان لایە کە بەڕێزیان وەکو هونەرمەندێک وەکو مامۆستایەک کە چەندین ساڵ خزمەتیان کردووە زانیاریمان باتێ مامۆستا گیان سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێزیشتان بە خێراتتانەکەم. زۆر سپاس. ئەم ستۆدیۆتان لە کێوە دامەزران؟ ئەم ستۆدیۆ بە دڵنیایی و بە بڵین بە ڕێک و پێچی کە دامان مەزران لە سەرەتای 2022 دەستمان کرد بە ئیش بەڵام پێشتر بە چەند مانگی تر کەوتینە دامەزرانی شوێنەکە و حازرکردنی ئەمان و دروستکردنی فڕن و شتەکان. سەرەتای کارکردنتان چۆن بوویەوە؟ سەرەتای کارکردنمان دەستمان کرد بە بڵاوکردنەوە بۆ ئەوەی کەوا ئەمە خولی سیرامیک دەکەینەوە بۆ ئەو فێرخوازانی کە یانوێ فێری سیرامیک بن بە خۆشحاڵیەوە لە سەرەتای ساڵە چەند خوێنکاری هاتن 6 خوێنکار بوو بە درستی زۆر بیرم نییە هاتن دەستیان کرد بە فێربوون ئێمە ژۆکو سەرەتایەک فێرمان کردن وەکو دەوری خولێکی مانگونیویمان بۆ کردنەوە. باشە من لە سەرەتاشە ئاماژەم بە خاڵێکی زۆر گرنگە لەوانەیە زۆرینەی هونەرمەندان کاری سیرامی بکەن بەڵام لە ڕووی کوالیتیەوە لەوانەیە جیاوازی بەتی بکرێ ئێوە لێرە کارەکانتان چۆنە هەم لە ڕووی ماتریاڵەوە هەم لە ڕووی بە شێوازی کار بکەن کە کارەکانتان لە کوالیتیا بێت چکە من باسیەوەم کرێسا ئەو قاپ و کوپ و بابەتانەی کە بۆ خواردن ڕۆژانە بەکارێنین هەمووی توانین بڵین تیجاریە بۆ چەندین ئەگەر و چەندین لێکۆڵینۆش کراوە لەسەری کە هەندێکیان لەوانەیە چەندین نەخۆشی خراپی پێوە بێ ئێوە کارەکانتان چۆنە و لە ڕووی کوالیتی و ماتریاڵەوە چۆنە کارەکانتان؟ بەڵێ ئێمە گڵێکی تایبەت بەکارێنین وەلەو بڵێم لە ژینی جیهانە ئەوە نیە بڵێم زۆر پلەیەکی باشی هەبێ بەڵام گڵێکی باش بەکارێنین وەلەو ئێمە قاپ و قاچاق دروست ناکەین بۆ نمونە بۆ فێرخوازەکان ئیشی بە شێوەیەکی گشتی فێریانەکەین کە شێوەکانی سیرامیک چۆن دروست دەکرێ ڕێگاکانی بەڵام ئیشەکانی خۆمان کە بۆ خۆمانێکین ئیشە هونەرەکانمان جیاوازی هەیە لەگەڵ ئەو ئیشانەیە بە قوڕی تایبەت ئیژەکەین کە شوشەکانیشمان کە بە کوالیتیی بەرز بڵێن مامۆستا ئەو گڵی کە ئێوە بەکاریهێنن لای خۆمان دەسەکەوێت چونکە ئەو ساهێنوێ بێ لە دەرەوە بۆمان بیاخو لە چەند شوێنێکی تایبەتەوە ئەم جۆرە گڵ هەیە بەڕاستی بڵێن توێژینەوە زۆر کراوە لەسەر گڵی ئێرە کە بۆ سیرانگی بەکاریە بەڵام تا ئێستا گڵی چوامان نەدۆزیوەتەوە چکە من خۆم اختصاسم لەگەڵا نیە چکە سیرامیک زۆر بەرفراوە نابێ یەکێک بە تایبەتی اختصاسی لەگەڵا هەبێ بەڵام ئێمە تا ئێستا گڵەکە گڵی ئەکاشاتی پێڵێن کە لای سنووری سووریاوە هێنین ئەوە تا ئێستا باشترین گڵە هەر بەوە ئیژەکەین شوێنە شعبیەکان زیاتر ئیش بە گڵی سوورەکەن و ئانی منتیقی کەلار و بڵێن گڵی چەند شەماڵ و ئەو شوێنانە. باشە کارکردنی ئێوە لێرە کاڵن خولەکەنەوە بۆ خوێنکاران ئەو خوێنکارانە ئەبێ پێشتر کاری سیرامیکیان کرد بێ یاخو کەسێک ئەگەر هەر کاری سیرامیکی نەکرد بێتوان ئێوە لەسەرەتەوە فێری بکەن؟ نەمەرج نییە ئەوانی کە هاتوون بۆ ئێرە بۆ فێرخوازەکان هیچیان کاری سیرامیکیان نەکردەوە پێش باشە ئەیانی بە ئێمە فێریانەکەین و زۆر بەشیان دوای دەورەکەش ئارزومەندن کە بێنەوە ئیش بکەن و ئیشی تایبەت دەکەن بەداخەوە هونەرمەندەکانی ئێمە کە خریجی پێماگای هونەرجانەکان و زانکۆن پێشیان نەڵێن ئێڵێن بۆ نایەن بۆ ئیش بکەن لێرە مەسەلەن شتی تازە ببینن یا شتی تازە فێر بن ئەوان تایسە کەم کەس هاتووە ینی بە
دەمداهین داخوازەکانمان زۆر باشە. ئێوە کاتێکی دیاریکراوتانەیە بۆ خولەکان کە خوێندکار بتوانێت بێتە ئێرە و بەشدار بێت؟ بەڵێ کاتی دیاریکراومان دانە ناوە لەبەر ئەوەی هیچ کەسێ جای وایە یەک کەسیش بۆ هاتووی سوتی بۆ ڕۆژێشت فێربێ دەرگامان کراوە ئێمە بۆ هەموو کەسی ئەمانەیە هەموو کەسێ فێری ئیشەکە بێت دامان نەناوە بۆی هەموو کەسێ بتوانێت بێت ینی تعدیدمان نەکردووە. کارەکانی ئێوە زیاتر چییە؟ ئێمە زیاتر بە ئیش لە ڕووی قەبارەوە لە ڕووی شێوازی کار لە ڕووی خەبارەوە زۆر دیاریمان نەکردووە چکە ئیش کەوتووە گەر یەکێ داخوازی بکە ئیشی گۆری بۆ دروستەکەین بەس ئیشی خۆمان ئێمە بۆ هونەری خۆمان کە بیکەین بۆ هەردووکمان ئیشی تایبەت دەکەین بەڕاستی کە بڵێن یەکیان پێڵێن ڕاگۆ ئەوەیکیان پێڵێن ستۆنوێر ئەوەیکیان پێڵێن سمۆک فایرین کە بە دووکەڵیان سووتێنین لە نەکاناگە دوای پیشانی بن لە کامێرێکە حەزەکەم بۆی بینەر بزانێت کە شوشەمان تا بەکارنێناوە بەڵام شتێکی زۆر هونەری جوانە ئەوانشی کە هونەرمەندن یان بۆ ئێرە هونەرمەندە شێوەکارەکان زیاتر ئەوانیان بەدڵە. باشە. لەگەڵ جەماوەریکە ئێوە بۆ خۆتان لێرە پێداویستی تاوتان لەبەر دەسە لە ڕووی فڕن و لە ڕووی ئەو کرستانی کە بتوانن کاری سیرامیکی پێ بکەن؟ بەڵێ هەمان بەس زۆربەی خۆمان دابینیەکەی سەرەتا یارمەتیمان نیرا بۆکردنەوەی ئێرە بەڵام بۆ شتەکانی کە چکە بەڕاستی شتە ماوەدەکانمان گرانە ئێمە شتی تایبەت بەکارێنین. باشە. لە دوای دروستکردنی ئەم کەرستانە لە سیرامیک وەکو سیرامیک ئێوە پێشانگای تایبەتی بۆکەنەوە نمایش؟ وەڵای یەک دوو جارە پێشانگایەکی وەکو بڵێن هەرەوە زیمان کردەوە بۆ ئیشی خوێندکارەکان بۆ فێرخوازەکان تا بۆ هینی شخصی خۆمان تای سەنەمان کردێتەوە بەس بەدەستمانێت لە بەرنامەمانایە پێشانگای هونەری تایبەت بکەینەوە. باشە. خەڵکی خۆمان تا چەند ئارەزومەندی کاری سیرامیکن؟ وەڵای ئێستا هەستەکەم زۆر بۆ زۆر خەڵک هەسەکە تا ژنی ماڵە زۆر پەیوەندیمان پێوە کاڵێ ئەمە فێر بەم یا مناڵەکەی هێنێ ئەوە جێ خۆشحاڵیە بەڕاستی. زۆر باشە. ئێمە دەستخۆشی لەکەین سپاس بۆ تۆ بەس بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو خولەکانتان زیاتر بکەن بۆی کە بە شێوازێکی باشتە زۆرترین کەس سوودمەند بێت. شتێک ماوە کە ئەگەر پێویست کا بیڵێ جەنابەت؟ وڵاش سیرامیک ئەوەنگە قوڵاینەکەی بە چەنەها کاژێریژی نابێ بەس شتێکی سەرەتاییتان بۆ کردین پێ بەخێراتتانەکەن و خۆشحاڵین کە دەستە خۆش بێ. سپاس بۆ ئەینەکەن بە سیمانی دەستە خۆش بێ. بێگومان خۆشەویستان لەگەڵەوەی کە مامۆستا نزار ئاماژەی پێیا لێرە مامۆسایەکی ئازیز و بەڕێز مامۆستا سۆزە لەگەڵمانە بێت کە بتوانین ئەویش لە ڕووی کارکردن و لە ڕووی شێوازی چۆنی دروستکردنەکانیەوە چەندین زانیاریمان بابەتێ لەگەڵمان بێت. بەڵێ خۆشەویستان هەر لە نێو ئەم ستۆدیۆیە کە کاری سیرامیکی تیاکەن مامۆستا سۆزە حەمەد ساڵحمان لەگەڵایە کە بەڕێزیان ڕۆژانە لەگەڵ مامۆستا نزارە بەیەکەوە ئەم کارانی لێرەکە ئەنجام درراوە بەیەکەوە ئەنجامی ئەهێن بووی کە مامۆستا سۆزە زانیاریمان باتێ لەسەر شێوازی کارکردن و ئەو خولانەی کەیکەنەوە ئەم خوێندکارانەیەن چی فێر ئەبن. مامۆستا سۆزە سڵاو لەوێت. سپاس بۆ تۆ. من پێم خۆشە تۆ شێوازی کارکردنی خۆتانم پێ بڵێ لێرە ئێوە بە چ شێوازێک کارەکان ستایلێکی تایبەت بە خۆتانەیە و ئەو کارانەشی کە ئەیکەن لێرە ئەمێنێتەوە یاخود لەسەر داواکاریە و بۆ کەسێکی ئەکەن؟ بڵێ ئێمە ئەو ئیشانەی کەیکەین بەڕاستی مەسەڵەن چۆنڵێ هەر کەسەمان هەر یەکەمان بەجیا ستایلێکی خۆی هەیە ئیشەکات. تایبەتمەندی ئیشەکانی ئێمەش لەوانەیە لەوە دیاربێت لە ڕووی کوالیتی ئەو ماوەدانی کە بەکارهێنین بەڕاستی هەمووی ماوەدی ئەتوانم زۆربەی لە دەرەوە ئەهێنین ئێمە بەکارهێنین ینی کوالیتێکی باشی هەیە ئەو مەتەریاڵ و شتانی کە بەکارهێنین غێری قوڕەکە نەبێت هەمووی لە دەرەوە ئۆردەریەکەین بەکارهێنین ئەو ڕەنانەی کە ئیبینن ینی زۆربەی کێتە ئێرە ڕەنەکان زۆر سەرسامە بەپێی یا جۆرێتی ینی ڕەنەکان مەبەستم شۆشەکردنەکەیەتی باشە بەنسبەت ئەو چۆنێتیش کە ئیژەکەین کەوتۆتە سەر ئەوەی کە تۆ ئەو مەسەڵەن چۆنەڵی ئەو شێوازەی کە خۆت حەزی پێیەتی ئیشی پێەکەیت چ کارگزار بێت چ خۆم هەر کەسە بە ستایلی خۆی ئیشەکات بەڵێ جایە ئیشمان هەیە بێکەوە زۆر ئیشمان ئیش هەیە مەسەڵەن جداریمان هەیە بێکەوە جداریمان هەیە لە دەرەوەی بڵێن ناو بۆ لە پارکی ئازادینە لە پارکی گشتی پاخی گشتی لێ جداریەکی گەورەمان هەیە تەبعاً بەستێنەر کراوە ئەوە بۆ مادەیە بکرێت کە بەرگەی گەرما و سەرما و باران و
ئەو شتانە بگرێت بە مادەیەکی جیاکراوە. ئێوە کارانەی کە لێرە ئەیکەن بە کوالیتیەکی وەهایکەن کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە. ئەوەشە کەوێتە سەر ماتریاڵەکە یاخود شێوازی فڕن و شوشەکردنەکە نەخێکێتە سەر ماتریاڵێکی کە بەکارێنیم. بەڵێ باشە. ئەو خوێندکارانەی کە هێنە لای ئێوە خولەپێنن ئێوە سەرەتا چیان فێرەکەن و ئەبێ بەچی ئاشنابێ بووی کە بتوانێت بە شێوازێکی هەم ئەکادمی هەم بە شێوازێکی باشی بتوانێت بیکاتە بەشێکی هونەری بۆ خۆی. بەڵێ ئێمە ئەو خوێندکارانەی کەن تەمان پێشنێرمان کردو کە بڵامان کردبوو بۆ خوێندکارەکان لە تەمەنی مناڵیەوانی لە ڕەوزەوە ئەتوانێت بێت هەتاوەکو ژنی ماڵەوە. یعنی هەر یەکەیان کە بێت تۆ بە شێوازی خۆی لەگەڵ معاملە بکەیت کە بتوانێت قۆناغی ئەوەی کە لە ئاستی ئەوەی کە لە بڵێن تەلەبی جامعی و تەواوی کردووە تەلەبی جامعەشە هەریەت بۆ ئیشەکە ئێمە ئەگە بۆ دەورەیەکی کامل بێ ماڵونیەوە کە دەورەکەمان بۆ دەوری کامل بێ ملزمەیەکمان هێمە مامۆستانزار خۆی هەر ئامادەی کردو و نسیوێتی ئەتوانین بڵێن بە هەموو قۆناغەکانی بە کاریکی زۆرەوە نەبەس بە کورتکراوەیەکی زۆر پێکراوە ئەتوانی هەر لەسەرەوەکو ئەکادیمی هەر لێشی بخوێنێتەوە معلوماتێک وەرگێ ئێمەش هەموو قۆناغەکانیان فێرەکەین. ئەگەر مناڵی تریش بێت ئەوە مناڵەکان لە شێوازی خۆی لەگەڵی ئاجۆڵێتەوە کە بتوانی فێریکەی تەمان بە وردەکارێ ناتوانین لەگەڵ ئەوە خەریک بی تەنانەت مناڵی خۆیەوەن پێداویستی تایبەت واتۆ و ناتوانێت بێ پێی هەڵسوکەوتی خۆی کە تا چه شێوازێک دەتوانێت بەپێی تەمەنەکان ئەگۆڕێت. باشە باسی ژنی ماڵەوە کرێسا زۆرینەی خانمان حەزەکەن ئەو قاپ و دەفروشتانەی کە هەیەە ئەگەر دەستکرد بێت زیاتر جوانتر و لە ماڵەکەی خۆیانە ئەوانە توانن بێن لێرە فێری ئەو بابەتانە بن. بەڵێ هەشمانە هاتۆ توێتی من حەزەکەم قاپشە دروستکەم خۆم بەکاری بێنمەوانێ ینی لە ماڵەوە تا تەنانەت پرسیاری ئەوەی کردو من بتوانم ئەو شوشەی بەکارێنم تیا بەکاری بێنم خواردنەکە بیخۆم ئەو لەو کوالیتی ئەو شتانش پرسیارەکەن ینی بەڕاستی تقریبا ئێمە ئەو شتانی کە بەکاریشێنین ئەو مادانی تیانە طبعا نتوانانی ساگەم قاپ بەکارێنم ئەتوانی بەکاری بێنی شتیشی تیا بخۆیت لەبەرەوەی ئەو مادەی بەکارێنم مادەی ژەهراوی تیانێت تا بێتە هۆی زەرەر مندێکیان. ئێستا و قاپانی کە ئێستا بەکارهێنرێ بۆ خواردن یاخود ئەو کوپانەی بەکارێنێ زۆرینیان تایم بڵێن تیجاریە لەوانەیە لەگەڵ بەکارهێنانی زۆری و بەکارهێنانی زۆری هەمە شۆرێ لەوانەیە درزی تێبکەوێت ئەو قەراغانەی هەمووی یامەوادی تری تێ بەکارێنی ترشی و تفتی ئەمەش لەوانەیە بۆ چەندین نەخۆشی زۆر خراپێ. بەڵام ئەم شێوازە کارکردنەی ئێوە لەو تۆڵەی بۆ ماوەیەکی زۆر بێنێتەوە بەس ماتریاڵەکەی باش بێت ئەتوانی تۆ بەکاری بێنی لە ماڵەوە. باشە دوجار ئەم کارانەی کە ئێوە ئەیکەن شوێنێکی تایبەتان هەیە بە دەرلەم ستۆتوێتیان نمایشکەن یاخود هەر لێرە نەخێر هەر لێرە ئێستا ئیشانێکی بینیت لێرە دانراوە هەمووی ئیشی من و کارگنزار خۆیەتی لێرە کە دامان ناو ئیشەکان ئەیکەین بۆ خۆشمان تاوان ئیش خۆمان بەجیاکەین تایبەت بەدەر لەوەی کە خولمان هەیە ئێمە زیاتر فۆکسمان لەسەر خولەکانەوە ڕاستی ئەمەنجمان ئەوەیە کە خەڵک فێرکەین ئەم هونەرەش هەم وەکو هونەر هەم وەکو پێداویستی ڕۆژانەش هەم وەکو کەمالیاتێکی ناوماڵ هەموو ئەو شتانە یعنی خەڵک حەزی لێت ئێمانەی بەدەر لەوە بچێتە هەموو ماڵێکەوە ئەم شێوازی سیرامیک و هینانە بەڵام ئێمە ئەم ئیشانەی کە کردومان دامانەوە لێرە هەمووکو عارزیشە چکە شوێنی کەمان نییە تیاکەین بەڵێ هەر لێرە عارزیشە و ینی خەڵکیت هەرچەنە کەمە ئەو نخبەیەکی کەمەکەیت هەرچەند ئێستا باشتر بۆ بخۆی ئەم خولوشتانەشەوە زیاتر خەڵکەکەیت هەیەی خولمان هەیە بۆ یەک ڕۆژیشکەیت ینی تەلەبەیەکە تەلەبەن هیەن خولەبین ئەڵە بۆ یەک ڕۆژ من فریاکەوم ینی بەس ئەتوان شتێکی بچوو کاشتە چووکەکە ینی بڵین کوپێ بێ قاپێکی بچووک بێت شتێک کە خۆی حەزی لێ بێت دروستیە کات و هەم بۆ خۆشی ئەبێت ئیشەکە. باشە زۆر کاتێ ماڵین بە ئیترواز لە ئیشی دەرەوە بێنین کە وەکو تیجارە دەفرۆشێ ئێستا ئێوەی بەڕێز ئەوە بۆ شێوازە ئەکادمیە جوانە ئەم کارانە دروست دەکەن کە هەمووی لێرە هەڵواسراوە ئەگەر خەڵکی خۆمان بتوانێت داواکاری هەبێ بۆ ماڵەکەی خۆی بە پێی شێوازی ماڵەکەی خۆی ئێوە ئامادەن کاریان بۆ بکەن. بەڵێ کردوشمانە هەشمانە بەڵێ بتوانێت داواکاری خۆمان دەست ینی کەسەکە ئەوە کەمە ینی تا ئێستا بیر لەوە ناکاتەوە بێت ئەو هەشایەت ئەڵم بە دۆشتێکە گەڕم ئەزانم کە یەک دانەیە هەر ئەوەی هەیە من خۆم ئێستا یشێکم کرد بێ بێم ئەینەن ئەمانە بیکەمە بۆ نمونە قەت دەرناچێتەوە بۆم ینی دەرناچێتەوە هەرو دانەیە کە هەیە کراوە هەیە بە دوای ئەو شتە ئەگەڕێت هەشە بەلایەوە ئاتیادیە ینی هەشە داواکە لەسەر تەڵەبی خۆی بۆ ئێمان کردەوە. باشە مامۆستا زۆر کات ئەم کارانەی ئێوە کامی کاری ناوازە و دەستکردی خۆتانن ئەگەر ئێمە بتوانین لە نێو
هوتێلەکانمانە ئەوانەی بەرکەوتنی خەڵکی زۆری لێ ڕێستۆرانتەکانە هەڵواسێ لەوانەیە هاوڵاتیان پرسیار بکەم کاری شێ بێوێ لە یاو کارە بۆ خۆی بکڕێتەوە بیرۆکەی واتان نییە کە کارەکانتان وا لێ بکەن بڵێ کردووە بەسە هەبووە هاتووە داوای کردووە و توێتی مەزن بۆمانێکی کە منەبێ سی گۆزم ئەوەنم بۆ حازرکەی بۆ کوالیتی و بۆ شێوازە بێت بەمانێک بەزوشک ئەبێتەوە تو حسابیەکەی بەزوشکە بێتەوە بەڵێ کاتی زۆرە ینی ئەوە بۆ مەزن تۆ گە داوای بکەی ئەبێ حسابی کاتەکان بکەیت وەختەکەت ینی پێچێت تاوەکو تۆ خێتە فڕنەوە تا جارێک سوورەکەی تۆ وشکە بێتەوە و هینە بێت ئەبێ بە فەخر دوای ئەوە جارێکی کە تۆ شوشەی ئەەکەی خێتەوە جارێکە بۆ فڕن یانی تا 900,000 پلەی سایی ژەڕات دەست خۆش بێ مامۆستا سپاس بۆ تۆ بەیوای ئەوەی کەیەوە ئەوەی کە گرنگە و ئامانجی منیشە لەم بڕگەیە ئەوەیە کە بتوانە خولەکانتان بەردەوامی پێبن زۆرترین خوێنکار بتوانێت سوودمەند بێت و بتوانین ئێمەش هەوڵبین وەکو هاوڵاتیان خۆمان ئەم کارە دەستکردانی خۆمان و هونەرمەندەکانی خۆمان بەکاربێنین لە نێو ماڵەکان و شوێنە گشتیەکانە دەست خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش هیوای ڕۆژێکی خۆش و خواتان لەگەڵ